ڕۆژنامەوانی وەک پیشەیەک کە تەنگ و چەڵەمەی زۆری تێدایە لە پسپۆڕیەکانی تر جیاوازە و زۆربەی کات خاوەنەکەی ڕوبەڕووی مەترسی دەکاتەوە، بەڵام خۆشەویستی و سەرکێشی و گواستنەوەی ڕاستیەکان گەورەترین پاڵنەرن بۆ ئەو کەسانەی کە لە پیشەکەدا ڕۆچوون. ئیبراهیم ئەلفەرانی نابینایەکی فەڵەستینی و خۆشەویستی بۆ پیشەکەی هاندەری بووە تا لە بواری ڕۆژنامەگەریدا کار بکات. سەرەڕایەوەی کاکەمەندانیەکەی و دەستکەوتنی هەلی کار ڕێگری بۆ دروست کردووە. ناوم ئیبراهیم ئەلفەرانی و تەمەنم 21 ساڵە کە لەدایک بووم نابینا بووم. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیم لە خوێندنگاکانی تایبەت بە نابینایان تەواو کردووە. دوای ئەوەی لە خوێندنی ئامادەییە پلەی زۆر باشم بەدەستهێنا، جیاواز لە کەم ئەندامانی دیکە حەزم کرد بچمە بوارێکی جیاواز و داهێنەرانەوە. چوومە بواری ڕۆژنامەگەریەوە. سەرڕای ئەوەی پیشەی ڕۆژنامەگەری بۆ خەڵکانی ئاسایش ئاستەنگی زۆرە. گەشتی چوونە ناو بواری ڕۆژنامەگەری بۆ گەنجێکی نابینا هەروە ئاسان نەبوو. لەو ڕێگەیەدا ڕوبەڕووی کێشەی زۆر بۆتەوە، هەر لا وەرگرتنیەوە لە زانکۆکانی فەڵەستیندا تا دەگاتە بەشداریکردنی لە خولەکانی ڕاهێناندا. ئەوەش پاڵنەری بووە بۆ ئەوەی تیمێکی ڕۆژنامەوانی پێک بهێنێت و خولی ڕاهێنان بۆ کەسانی تر ڕێک بخات. بە دوای زۆرێک لە دامەزراوەکان ئەگەڕام، ڕوبەڕووی کێشەی زۆر بوومەوە. بۆ نمونە پێدەچێت کەسێکی نابینا لە ڕاهێنان لە کاری تەلەڤیزۆنیدا کێشەی بۆ دروست بێت یان لە ئێزگەیەکدا. ئەوە جگەلەکەمی ئەو توانایی کە لە کەرتی غەزەدا هەن. لەخوا بەزیابێ سەرەتای کارکردنم لە بەشی ئامادەکردنی بەرنامەکانی کەناڵی ئاسمانی ئەلقودس دەست پێ کرد. بەشداریم لە ژمارەیەک خولی ڕاهێنا ناکرد، بەڵام خولی ڕاهێنانی باش لە کەرتی غەزەدا پاری زۆری دەوێت. بارگرانی زۆر بۆ خوێندکارانی ڕاگەیاندن دروست دەکات. بیرم کردەوە کە یارمەتی خۆم و هاوڕێکانم بدەم و تیمێکی ڕاهێنانی خزمەتگوزاری بە کەمترین توانا و کەمترین نرخ بۆ خوێندکارانی ڕاگەیاندن پێک بێنم. سەرڕای و سەرکەوتنانەیەم گەنجە نابینایە بەدەستیێناون، بەڵام هیواکانی با بەردەوامی گەورەتر دەبن و خەون بەوە دەبینێت کە دامەزراوەیەکی تایبەت بەخۆی دابمەزرێنێت کە ئامانجلی هاوکاریکردنی کەمەندامان و گەیاندنی دۆخەکەیان بێت. سنتەرەکە جیاوازە بێت. حەزەکەم هەموو شتەکان جیاواز بێت. سنتەرێکە کەناڵێکی تەلەڤیزۆنی و ئێزگەیەک و ڕۆژنامەیە لەخۆ بگرێت. سنتەرەکە تەنها تایبەت دەبێت بە گەنجان، سەر بە هیچ لایەنێکی دیاریکراو نەبێت و دوور بێ لە سیاسەت، بۆ ئەوەی خزمەت بە سەرجەم خوێندکارانی ڕاگەیاندن بکات. دەستم کرد بە پێگەێنانی تیمێکی حەوت کەسی. خەون و ئامانجمان ئەوەیە سنتەرەکە بەرەو پێشەوە ببین. مای شانازی مەکە یەکەم نابینام چوو بێتمە بواری ڕۆژنامەگەریەوە و دەستی کەسانی ئاسایی بگرم. أول كفيف يعني كفيف يقود الأسوياء لصاحبة الجلالة. لە نێوان سەرقاڵبوونی ئیبراهیم با پیشەی ڕۆژنامەگەری و بەردەوامبوون لەسەر خوێندنی زانکۆ کۆی نمرەکانی لە سەرووی 80وەیە. چیرۆکی ڕکابەری و کۆڵنەدانی ئیبراهیم باهۆی کەمەندامی و پیشە پڕسەریەشەکەیەوە نمونەیەکی ناوازە و لە هەمان کاتدا هاوکاریەکیشە بۆ گۆڕینی تێڕوانینی کۆمەلگا بەرامبەر خاوەن پێداویستیە تایبەتەکان لەسەر بنەمای یەکسانی و هاوبەشی. نضال يوسف فنارتي، غزة، فلسطين. تونێلی کانەکانی خەڵوزی بەردین لە چین کە بە مەترسیدارترین شوێنی کارکردن لە جیهاندا ناو دەبرێن. هەر کرێکارێک کە دەچێتە ناویەوە ئەگەر زۆرە ڕوبەڕووی مەرگ ببێتەوە. بەنزیکەی هەفتەیەک تێپەڕ نابێت کە جیهان گوێبیستی هەواڵی ڕوودانی چەندین تەقینەوە و داڕمانی ژمارەێک لەو تونێلی کانە خەڵوزانە نەبێت لە چین کە تیایاندا دەیان کرێکار دەبنە قوربانی لە پێناو دابینکردنی بژێوی خۆیان و خێزانەکانیان. لە سەدا هەشتای قوربانیانی کانەکانی خەڵوزی بەردین لە جیهاندا کرێکاری چین و لە ساڵانی نێوان 2000 و 2006دا لە نێوان 2500 بۆ 4000 ڕوودا و لە کانەکانی خەڵوزی بەردین لە چین ڕوویاندا و بەهۆیانەوە ساڵانە لە نێوان 4500 بۆ 7000 کرێکار گیانیان لەدەستدا بوو. بەڵام لە ساڵی 2012ەوە دەسەڵاتدارانی پەکین ڕێوشوێنی زیاتریان گرتووەتە بەر و ژماری قوربانیەکانیش کەمی کردووە بە شێوەیە کە لە ساڵی ڕابردوودا تەنها 266 کرێکار لە چەند ڕووداوێکی جیاجیادا گیانیان لەدەستدا بوو. چین گەورە وڵاتێکی ئابووریە لە جیهاندا و پێویستی بە وزە هەیە بۆ پێشخستنی ئابووریەکەی، هەر بۆیە گەڕان بە دوای هەرزانترین وزەدا باشترین ڕێگە چارەیە کە ئەویش خەڵوزی بەردینە. ساڵانێش بۆ بەرهێنانی وزەی کارەبا پێویستی بە زیاتر لە 600 میلیۆن تەن خەڵوزی بەردین هەیە. بەڵام لە ئێستادا دەسەڵاتدارانی چین لە هەوڵی ئەوەدان ئاستی بەرهێنانی وزەی کارەبا لە ڕێگەی وێزگە ئەتۆمیەکانەوە لە ڕێژەی لە سەدا 2 بۆ لە سەدا 4 بەرز بکەنەوە. چین سێهەم وڵاتە لە جیهاندا لە دوای رووسیا و ئەمریکا لە ڕوویەدەگی خەڵوزی بەردینەوە کە بە نزیکەی 114 ملیار تەن ئەژمار دەکرێت و
ساڵانە نزیکەی 2 ملیار تەن لە ژێرزەویدا دەردەهێنێت. زیاتر لە 6,000 کانی خەڵوزی بەردین لە چیندا هەن و ساڵانە نزیکەی لە 170 کۆی پێداویستەکانی وزە لە وڵاتەدا دەستەبەر دەکات. بەڵام لە بەرامبەر دەرهێنانی هەر ملیۆنێک تەن لە خەڵوز لانی کەم 3 کەس دەبنە قوربانی. ئەوە جگە لەوەی کە ساڵانە نزیکەی 5,000 کرێکار دووچاری نەخۆشی کۆ ئەندامی هەناسە دەبن. بۆ دامیکردنی وزەی پێویستیش دەسەڵاتدارانی چین ساڵانە ملیۆنان دۆنم لە زەویە کشتتوکاڵەکان بۆ گەڕان بە دوای خەڵوزدا تێک دەدەن و بەهۆی بارانی ترشەڵۆکیشەوە هەزاران تەن بەرووبوومی کشتتوکاڵی لەناو دەچن. هەر بۆیە بەدەستهێنانی خەڵوزی بەردین لە چین هێندە ئاسان نییە. خەڵوزی بەردین بە درێژایی مێژوو وەک سەرچاوەیەک بۆ بەدەستهێنانی وزەی گەرمی خەڵکی لێوەرگیراوە. لە سەرەتای داهێنانی ئامێری هەڵمینیشدا بۆ کارپێکردنی شەمەندەفەر بەکارهێنراوە. هەتا کۆتایی سەدەی 19هەمیش خەڵوزی بەردین یەکەم سەرچاوی بەدەستهێنانی وزە بووە لە جیهاندا. دەوڵاتیش خاوەنی نزیکەی لە سەدانەوەی کۆی بەرهەمی خەڵوزن لە جیهاندا کە دیارترینیان چین و ئەمریکا و هیندستان و ئوسترالیا و باشووری ئەفریقا و رووسایە. لە سەرەتای ئەم مانگەشدا تەمێکی دووکەڵاوی چڕی ڕەنگخۆڵەمێشی ئاو هەوای شاری پەکین و هەرێمەکانی باکووری چینی پیس کرد و حکوومەتیش ئاگادارکردنەوەی ڕەنگی سووریان بۆ ئاسی پیسبوونی ژینگە و ئاو هەوای شارەکە ڕاگەیان کە سەرەکی ترین هۆکاری ڕۆدانی ئەو دیاردەیە بەکارهێنانی خەڵوزی بەردین بووە لە بەرهێنانی وزەی کارەبادا. لە کۆنگرەی ئاو هەوای پاریسیشدا کە لە کۆتایی مانگی ڕابردوودا بەڕێوە چوو فشار خرابووە سەردەسەڵاتدارانی چین بە کەمکردنەوەی دەرچوونی غازە پیسەکان لێوەی بۆ ناوبەرگە هەوای گۆی زەوی. لە ئێستاشدا هەزاران کانی تری خەڵوز لە چیندا هەن کە بێمۆڵەت و نایەساین و بۆ دەرهێنانی خەڵوز پشت بە ئامێری سەرەتایی و کۆن دەبەستن و سەلامەتی یانی کرێکارەکان تیایاندا ڕەچاو ناکرێن. هەروها ئەو بڕە خەڵوزەی کە کرێکارێکی چینی لە قۆڵایی زەویدا دەری دەهێنێت ناگاتە لە سەدا دوی ئەو بڕە خەڵوزەی کە کرێکارێکی ئەمریکی لە تونێلەکانی ژێرزەویدا دەری دەهێنێت. کاروان شێخ موحسین NRT